چەند زانیاریەک لەسەر دوو پشک و پێوەدانی دوو پشک. دوو پشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دوو پشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لە تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دوو پشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێی نییە و نابیستێت، بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دوو پشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ، بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن، بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە، ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دوو پشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ. هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوەدراوەکە زۆر بجوڵێتەوە، چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت. هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە، بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ، چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دوو پشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دوو پشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت.